ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە فەرمانبەرانی قایم مقامێت و بەشێک لە ئەندامانی لیژناو بەشەکانی قایم مقامێت ئەوانی کە دوای ئەوەی توش بوون و نەخۆشیەکان تێپەڕان و ئێستا ئامادەن بۆ ئەوەی کە پلازما بەخشن لێرەین بۆ بەخشینی پلازما بۆ هەموو ئەوانەی کە پێویستیان پێێتی بە ئومێدی ئەوەی کە سوودی لێوەربگرن و بێتە مای چارەسەرکردنیان. و لێرەشەوە داوا لە هەموو ئەو کەسانەکەین کە ئەم نەخۆشییان تێپەڕان و ئامادەیان تایە پلازما بن وەکو ئەرکێکی نیشتیمانی ئینسانی بێن بۆ ئەوەی پلازمای خوێن ببەخشن تا ئەوانەی کە توش بوون سوودی لێوەربگرن و ئێستا ئەوەی کە باس ئەکرێت خۆشببختانە لێرە لە بانقی خوێن خەڵکێکی زۆریت بۆ بەخشینی پلازما و پلازما بڕێکی زۆر هەیە لە ناوشاری سلێمانیا تەنانەت لیان ناردووە بۆ پارێزگاکانی تریش کە ئەمە کارێکی ئینسانی گەورەیە و هەر ئەوەش لە سلێمانی و خەڵکی بە شەرەفی سلێمانی چاوەڕوانەکرێت. ئێمە وەکو خۆمان حەفساین بە مەرکە نیشتیمانیە لەگەڵ بەڕێز قایمقایمەکەی شاری سلێمانی و هەندێک لە فەرمانبەران و کەسەکانی ناو قایمقامێت کە هەندێک پێداویستی و نەخۆشخانەی کە پێویستیان بەم پلازما هەیە وەکو وەرکێکی ئینسانی و مرۆڤایەتی بۆ ئەوەی ژیانی چەندها کەسی تریش هەیە ئەگەر پێویستیان بەم پلازمای ئێمە هەبێ ڕزگارکەین ئەمە دڵخۆشی بۆ ئێمە بۆ کەسانە دروست دەکات.